خواهي پروردگار لسورة نون باسكا وأفرمي إنا بلوناهم كما بلونا أصحاب الجنة إذ أقسموا ليصرمنها مصبحين ولا يستثنون فطاف عليها طائف من ربك وهم نائمون فأصبحت كالصريم فتنادوا مصبحين أن اغدوا على حرثكم إن كنتم صارمين فانطلقوا وهم يتخافتون ألا يدخلنها اليوم عليكم مسكين وغدوا على حرد قادرين فلما رأوها قالوا إنا لضالون بل نحن محرومون قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون قالوا سبحان ربنا إنا كنا ظالمين فأقبل بعضهم على بعض يتلاومون قالوا يا ويلنا إنا كنا طاغين عسى ربنا أن يبدلنا خيرا منها إنا إلى ربنا راغبون كذلك العذاب ولعذاب الآخرة أكبر لو كانوا يعلمون. أما تشيروشيكا درباري أولادي پیاوێکی صالح بوون کە لە گوندێکا ژیاون لە ناوچەیەکە کە پێی وتراوە زەڕوان لە منطقەی یەمەن پیاوێکی صالحی خاوەندین خاوەن سەروەت و سامانیش کە خوای گەورە پێی بەخشیوە هەموو جارێک کە خێر و حاصڵاتەکەی کۆ کردوتەوە حیسەی ساڵێکی خۆی و ماڵ و مناڵی داناوە باقیەکەی تری کردو بە خێر و تەوزیعی کردو بەسەر فەقیر و هەژارانە فەقیر و هەژارەکانیش ڕاهاتوون لەوەی هەموو ساڵێک وەکو حیسەی خۆیان وەرگرتووە جا لە کوردەواری خۆشمانە زۆر کەس هەبوون وابوون پیاوێکی مسلمان لەم شارە هەبوو لە سلەیمانی گۆشتی دائەنا بەیانیان بۆ ماڵان پێش نوێژی بەیانی هەر یەکە حیسەی خۆیەدایە نەشیان نەزانی لە کێوە دێ خەڵکیی زۆر نێزانی لە کێوە دێ دوایێ ئەمری خوای کرد ئەو جا زانیان کە ئەم خێرە لە فڵان کەسەوە هاتووە ئەمە طبعا سیرەی ئەهلی ئیسلام ئەهلی قورئانە باب و بابیرانیش ئێمە لەسەر ئەم ئەخلاقیاتانە پەروەردە بوون بۆیە زۆر ضروریە کە ئەگەڕێینەوە بۆ قورئان بۆ ئیسلام ڕەسەنێتی باب و باپیرانمان هەڵەسێنینەوە جارێکی کە سکاتی پیاوەتی و جوامێری و شەهامەت و دینداری و دراوسێتی و گەورە و بچووکی و ڕیشتپێتی احترامی ڕیشتپی و گەورە و بچووک و سۆز و بەزەی بەرامبەر بە یەکتر و خزمایەتی و سیلەی ڕەحم و پیاوەتی و چاکە و ئەمانە هەمووی وردەوردە لە قورئانەکەوە سەر لە نوێ فێرە بینەوە بۆی دامان ڕێژێتەوە ئەم پیاوە ساڵحەش دوایەوە کە کوڕەکانی ئەو کابرا خۆی ئەمری خوای کرد و مرد کوڕەکانی هاتنە پێشەوە سەیریان کرد حاصڵاتی باوکیان زۆر زۆر وتیان باشە معقول نییە ئێمە ئەم قسمە دانین بۆ خۆمان و ئەم هەمووش تەوزیعکەین بەسەر خەڵکە بەسەر فەقیر و هەژارە جا دایما ئینسان نەزرەی مادی کە بوو وا لێچێداتەوە بۆیە ئەو کەسەشتەوە پارەی هەیە خوا لاماندا ئەگەر زەکاتەکەی نەدا ساڵی ئایندە کە پێڵی زەکاتەکە دوو بەرابەر بوو طبعا زیاد دەکات زەکاتەکەش زۆرە بێت لە هەمان کاتە پارەکە کە زیاد دەبێت زەکاتەکەش زیاد دەبێت ئەو یەکەم جار دڵی نەهاتووە زەکاتی یەکەم بدا کە 2 دینار و نیوە لە سەد ئێستا ئەم جارە بۆی بۆ بە 5 دینار لە 200 بۆ نمونە و هەروەها بەو شێوەیە زیاد دەکات دڵی زیاتر پێوەیە بەسرێتەوە ئەم کوڕانەش وتیان ئێمە بۆچی پارەی خۆمان و پەیامان کردو مەزرعەهی ئێمە و حاصڵاتی کشت و کاڵێکی هەموو خۆمان کۆکەوەمان کردوتەوە بەرهەممان هێناوە ئیتر بۆ بیدەین بەم هەموو خەڵکە با لەناو خۆمانە ئیتیفاق بکەین بە بێدەنگ شەو تەکبیریان کرد بۆ ئەوەی کە بەیانی بڕۆن هەموو حاصڵاتەکان لێکەنەوە هەموو بەرهەمەکە بڕنن بێ ئەوەی بە فەقیرەکان بڵێن ئەمان ئەو تەکبیرە ئەکەن و خوای پەروەردگاریش تەکبیرێکی تری بۆ دیفاع لە هەژارەکان کردووە قورئان لە دیمەنی کەلیمەکانە وامان بۆ ڕوونەکاتەوە وەکو هەموو چیرۆکێکی قورئانی ئەدای فەنی شێوەیەکی هونەری زۆر جوان ئێمەی خوێنەری قورئان تەماشا ئەکەین و وەکو شێوەی فلیم لە 2 مەقتەعی جیاوازە دێتە پێش چاومان لەم لاوە کۆمەڵێک چرپە چرپیانە و خەریکی بەخالەت و حەقود و حەسوود بەرامبەر خەڵکی و نایەنەوێ مافی ئەو خەڵکە هەژار و ڕەشوڕوتەی کە هەیە بیان دەنێ بە تەکبیرن شەودانیشتون چرپە چرپیان دێ هەناسان لە یەکتر بڕیوە لە بەرخاترێ و کە دەنگیان دەرنەچێ و فەقیرێک هەستی پێ نەکا خەبەر بدات بەوانی تر لەولا شۆ فەقیرەکان منتەزری ئەوەن کە حاصڵاتەکان بێتە بەر و لێ بکرێتەوە حسەی خۆیان وەربگرن خوای پەروەردگاریش لە هەمان کاتە بە تەکبیرە بۆ هەردوو تەرەف بەم شێوەیە کە قورئان بۆمان باس دەکات
ئەنجا شێوەی لێکچوونەکانی واهێناوەتەوە ئەمە صفەتی ئەو کابرایە و ئەو خەڵکە بوون ئەو کوڕ و زوڕیەتێ بوون هی ئەو پیاوە ئەی ئەهلی قوڕەیش ئەی خەڵکی تر ئەوان بەو مەسیرە چوون ئێوەش ئەگەر هەمان بەخیلی هەمان نەفسی نزم هەمان قین و بغز بەرامبەر بە یەکێکی تر هەمان دڵ بەستنەوە بە پارە و شتی دنیاییەوە ئێوەش بە هەمان شێوە مەسیرتان وەکو ئەوانی تری لێبێت چونکە خوای پەروەردگار وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بخاري فەرمێ وهل تنصرون وترزقون إلا بضعفائكم ئەفەرمی بۆ ئێوە ئەگەر لەبەر خاتری زەعیفەکانتان نەبن پیری پەککەوتە و ژن و مناڵ و ئەوانەی کە لێ قەوما و کەمەندامن و ئەگەر لەبەر خاتری ئەوانە نەبێ بۆ خوای گەورە ڕزقتانەدا یا سەرتانە خە کەوا بوو سەرکەوتن و جا لە دیدی مسلمانە ئەمانە زۆر مهمن چونکە دیدێکی مادی نین ئێستا ئەو کەسانی کە لە ئەوروپا ژینیان متەئەسرن بە ئەوروپی لە وڵاتانی خۆمانەژین کە پێڵێڵی خێرە بکە یا فڵان کەس محتاجە شتێکی بدەیتەوە با بخۆ من فەقیرم نەکردو من بۆ بیدەمێ عربانەی خۆمە من بۆ تەوزیعی کەم بەڵام کابرای مسلمان لەم شارەیە دیسان هەر لەم مەنتقی خۆمانە خەڵک هەبووە پارەی نەبووە بێنە بیهێنە بۆ مزگەوت 6 کۆتەرەداری هێناوە 6 بڕەداری هێناوە بۆ زۆپای مزگەوت خۆگەرەوەشی پێنەکرێ ئەمیانی پێکرێت ئەمە جیاوازیەکی زۆر گەورە لە بین نێوانی دوو دید و تێڕوانینی مادی و قیامەتی بۆیە خوای گەورە بە قوڕیشەکانە فەرمێ ئینا بەلەوناهم کەما بەلەونا ئەصحاب الجەنە ئێمە ئیمتیحانمان کردوون تاقیمان کردوونەتەوە چونکە دائیمە خوای گەورە ئینسان تاقی ناکاتەوە بەس بۆ شتانێک کە کەمن کەم و کورتن تایە مناڵی لێسەنێتەوە و ڕستی کەم بێ و ئەو شتانە بە ئیمتیحان بەشتی زۆری ژەیداتێ ولنبلونكم بالخير والشر فتنة بۆی لە بێژنگتان بدا بۆی لە بێژنگمان بدا خوای پەروەردگار بە هەردووکی ئیمتیحانمانەکە وەکو ژیان وایە تێکێک لە کیمیا دەرنەچوە لە فیزیا دەرنەچوە لە ماتماتیکا دەرەچێت یان لە جوغرافیا و تاریخا دەرەچێت ئەمەش ئیمتیحانەکان بە هەمووی بەو شێوەیەن إذ أقسموا سوێندیان لەناو خۆیان خوارد لەیەصرمنها مصبحین ولا يستثنون سوێندیان خوارد کە بۆ بەیانی دوابڕی ئەو دارانە ئەو درەختانەی خۆیان دوانەمانی دوا درەختی دوا سێوی دوا بەرهەمی هەمووی لێکەنەوە ولا يستثنون نایدەن بە هیچ کەسێکیش إلا ئەوەی خۆیان نەبێت فطاف عليها طائف من ربك وهم نائمون خوای پەروەردگار بە قەدەری خۆی ئەمرێکی بەسەرا هێنا کە بە شێوەیەک هەرچی میوە و دار و درەخت و زەرعاتیان هەبوو هەمووی وشک بوو هەمووی ڕەش هەڵگەڕا ئەوان هێشتا لە خەوا بوون بۆ بەیانی خەبەریان بۆ تۆ ئەمجارە نۆڕەی خۆتەکەیانە کە چۆن تەنفیزیەکەن طبعا تەنفیزیەکەن سەریم کە لەسەر وەزنی فەعیلە ئەوەش وەکو معلوماتێک زۆر جار شتێک لەسەر وەزنی فەعیلە بە معنای مەفعولە وەکو وەرێن قەتیل بە معنای مەقتول ئەمەش کەڵێن سەریم بە معنای مەسروم یعنی خۆڵەمێشی ڕەش هەندێکیش دەڵێن تاریکی شەو بەو شێوە تەفسیریان کردویان فاصبحت كالصريم وەکو تاریکی شەوی لێهات یان وەکو خۆڵەمێشی ڕەشی لێهات دار و درەختان هەموو شتێکی سوتا و هیچ شتێکی نەمایەوە فاصبحت كالصريم فتنادوا مصبحين ئەوانش بۆ خۆیان بۆ تەنفیزکردنی بەرنامەکەی خۆیان بەیانی خەبەریان بۆ یەکتریان بان کرد تەنادەو یعنی هاوار بۆ یەکترکردن بانکردن لە یەکتری بەو بەری بەیانە یەکتریان بان کرد و ئەن اغدوا على حرثكم إن كنتم صارمين خێراکەن ئەگەر ئازان و ئەگەر خاوەن قووەتن و ئەگەر خاوەن عەزیمەتن و ئەگەر بڕیارتان هەیە هەر ئیشەکەتان تەنفیزکەن با بڕێن خێرا هەموو ئیشەکە جێبەجێ بکەین و صارمین هەمووی لێکەینەوە فانطلقوا وهم يتخافتون ببێدەنگی يتخافتون يعني أوانك أرون ببيلاندانا عادة بإشارة بحركات السر بقصة كردنيك زور هواشي ولا سرخو بتشرفة بيكتريا لولا ترو بالرؤوج لولا بالرؤ طبعا أما خواهي فرزقاك بوم عن تصويرك كومل إنساني سعد وساوي الكيه يعني وكواي يتشف كبير فيلا خواهي فرزقاك كبجدان خواهي قوراء هم خالقة هم مالكة هم علام الغيوبة أقايلها مشتكيش أمشي ويشك تصويري كومل إنساني بسيط ولا همان كاتا تشوسينر ولا همان كاتيشا نوسن شلاف لبر خاطري هم مشتاق بس خوي دسي كذا خلشي تري لي محروم كا لقل سادي عقليتي أنا لقل بير كلي أنا لقل كمبيني أنا لقل مجتمعية كمي قريش هذه صان ليش يجي قرطه كأنما أبو عامي قريش كأم قرآن شاتو تخوارو أجر أو خلق آوايانا كردو وابس هذا سايل كا
تەماشای ئەوانە کرد کەوایە نەزانی ئەم ڕست و ڕۆزیە هی خۆیانە و حەقی هەژار و کەم دەرامەتیان لەگەڵان لە ناوان نییە ئەوان بەو هەڵەدا چوون ئێوە بەو هەڵەدا مەچن. فلما رأوها قالوا إنا لضالون وقتك جيشنا شويني باخكان وبينيان بيستانكان باخكانيان هموي فوتاوا قالوا إنا لضالون كان والله يما اللي ما انتك شو براسي رجع كمان اللي ونبوا أما كي أو باخي خومانا لايك السيدة كر ملامح كاني همان ملامحها أما كنت تبيني أو خلك بردو أو لولا تشخيصي خوي أهلي لا دي عادة أهلي زراعتهم وخوانا وشتانا ديارية كان لا يأم لوتك شاخة وأتاكوا مسافة فلاني سيدة كر مجاكي خوانا بل نحن محرومون كنا يا براسي محروم حصلا ليس مراوته هيك شكوان نماوته وانجاري فلما معناه وهي دليلي أويانا قال أوسطهم هاني كتفسير ينكردوكو ابن عباس ومجاهد وقتادة سعيد كري جبير وإكرمه ومحمد كري كعب وربيع كري أنس وضحاك همويا متفق باللسر قال أوسطهم أي أعدلهم وخيرهم أوان كزور أقله أوان كزور عادل بولناويانا أوان كلهويان شاكتر بولناويانا بيوتن قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون أي من فيهم نأوتني وشكرا إخوابكم خواي پروردگار عقوبي أوانيشي عقوبي أميشي وكوهي أوان ليه كردوا بمرجع لو بيشتر بيوتون كاتب أوانك شكرا إخوائي لسربين أما لسر سيري باوكوان برين أم سهميك هي حصي فقير وهجار بابيان دينيا بلان لبروي لقليان شوك مؤامرته حقي شي زاني وبلان مناصري باطلي كردوا حصي أمي جوك وحصي أواني ترسوتاو قال أوسطهم قصة شيء منفعتي كشينيا لدواي شي لبعد باران كفلت بعد خراب البصرة قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون قالوا سبحان ربنا إنا كنا طاغين بل أن دوايتي سبحان الله دوايتي دوايتوا هيش شيء بدستونا ما هو كابراي كردواري نكتة جرنو ولا كابراي ناني تركر مسر ربارك ناني كان لك تأوك واي كربوي نجرا كبر بخيري قبري باوك دواي ولا دسي درت هذا خيري قبري باوكيت أو كاتا زاوي تايب وخيري باوكت بتكرد عندنا لكيشي شي تيرا كرتاجة إلا نصد بالرب خوسة ولا أوكي أمش بهما شوي قالوا سبحان ربنا إنا كنا ظالمين سباسو باكو بعيبي وبخوشي بخواي پروردگار والله إيه مخوما ظالم بي ظلما لنفسي خوما انكر ظلما لكم كما انكر ظلما لو فقير وهجارك كحصي خويانا آخر خواي پروردگار وقتك لمالي تويا حصي فقيري دانا وخو بياوتيك نتو بيكي بسريوه خواي قورا أم حصي داوة بتوه امتحاني شدك في فرزشي كردوا لسرد كحصي اوي لجاكيتو وفي أموالهم حق معلوم للسائل والمحروم حقيش معلوم واجبك شلا ترشاني بدياريش كراو كابي أو بكا بلان تو تصور كوقت كابراي دولة من أيوة حصي فقير وهجار كان ندى أو مجتمعات شي ليدي خاصة مجتمعات يما بفضل خواي قورا هجتا بياي صالحي تياماوة زكاتي أو خلق خير وصدقات يعني أرواه پابندبون بدينوا يسر رمضان سر فترة ده فيشوا أو كساني پابندن بسر فترة خلقي كي فقير هي يعني زمان تشاوري أو رمضانات هو سر فترة ورده خلقي كي الرشورة فقير هي لولاتي ما لا مش وينك هي كتشاوري أو سر فترة تصور كان أو كساني پابندن لم شارع بإسلامه بالرجوع بن سر فترة كيانا بن أجر 500,000 كس سر فترة بدا خلق معناه هر يجيك لوانا بشي ججن شتيكي هر بركبه بلا ما قم 500,000 كس نبون 100,000 كس طابن بوبن إسلام وبوشي 100,000 كس لك حصي فقير كان كمكاتو انجايا بخيلي خويانا قلبيتوني عنده بويا تماشاكين لإسلاما مسألة إنفاق في سبيل الله زور بمهم قرتو لها مش أنا كفرمي إقام الصلاة أفرمي إيتاء الزكاة كباسي نوجي كردوا باسي زكاتي كردوا كباسي شكراني كردوا هروني دانيش بقول الحمد لله الحمد لله الحمد لله الحمد لله هيك تيناتش الحمد لله كأوي دست كي بجرفانتا وباريك بدي خيرك بكي خواهي قرا فرمي وقل اعملوا آل داود شكرا سباسكتان بكر دوبكن أمج لي رقيشنا أوي كوتيان سبحان ربنا إنا كنا
ظالمين. ئەمجا صفتێکی تر دێتە پێش عادەتەن دوای کۆمەڵێک پیلانجیار کۆمەڵێک فیتنەچی و موئامرە ئەنگیز دێن سەرەنەن بەسەر یەکە و پیلانێک لە خەڵکێکی تری بێتاوانەکەن دوای موئامرەکەیان فەشەل بێنێت نەخشە گڵاوەکەیان هەڵەوەشێتەوە ناگەنە نەتیجەکەی چی دێتێتەوە دوایی وەکو خوای گەورە فەرمێ فاقبل بعضهم على بعض يتلاومون ئەوجا هەندێکیان کەوتنە گلەیکردن لە هەندێکی تریان کاکە وەڵا خەتای تۆ بوو ئێمە وتمان با سوبحان الله کە بکەین و شوکرانەی خوا بکەین ئەویترە لێم وەڵا ئێمە وتمان باس على الأقل نیوەی خواردنی فەقیرەکان بدەین هەرێکە بۆ حجەی کە هەیەتی جا عادەتەن لە هەموو پیلانەکە دوای ئەوەی کە پیلانەکە فاشلە بێ خەڵکی گەڕێنەوە سەر یەکتر کەس خۆی ناکاتەوە بە سەبەب ئەمە ئەو سەتەکەیان بۆ کە پیاوێکی خەیر بوو هەرەوەندەی بەعام وتووە پێم نەوتن سبحان الله خوا بکەن بەڵام مسلمی قورئانە فەرمێ لە بۆ ئەوەی کە خۆی بەشدارکات ئەی نەئەبوو شوکرانەی خوا بکەین وەی خۆشی بخاتە یەکێکە لەو ڕیزەکە لەگەڵوانە بووە فاقبل بعضهم على بعض يتلاومون ئەنجا کەوتنە گلەی و بۆڵە بۆڵ و خوتە خوتکردن لە یەکتر و ناڕەزایی دەربڕین بەرامبەر بە یەکترین پاشان هەموو وەکو هەموو نەفسیەتێکی کە حبی دنیای تایە پەشیمان بوونەوەکەی لەبەرەوەی تازە لە دەستی دەرچووە سبحان الله ئەگەر کا بەڵکو خوای گەورە شتێکی تری بداتەوە ئەمە نەزرەی مادیە بۆیە لە سەر نەزەریاتی نەفعی ئەوروپی کەسێک کە پەروەردە ئەبێ لەسەر ئەو نەزەریانەیە ئەوێ سەلامن لێ کا وەختێک کە بزانێ پارەی تایە بەڵام